ڕێنمایی پسپۆڕانی بواری تەندروستی هەر لە سەرەتای بڵاوبوونەوەی کۆرۆنەدا خۆپارێزیە و جێبەجێکردنی ڕێکارە تەندروستیەکانە و مانەوەی هاوڵاتیانە لە ماڵەکانی خۆیان بۆ ئەوەی دووربن لە بەڵای ڤایرۆسی کۆرۆنا. ئێمە سەلماندوومانە نەخۆشەکە لە ناومانە هەیە و بڵاوە بۆیە ئەو ڕێکارانی کە تا ئێستا گیراوەتە بەر پێویستە بەردەوام بێت و نابێ بە هیچ شێوەیەک شلگیری تیا بکرێتەوە، چونکە خوا نەخواستە ئەگەر شلگیری بکرێت لەم ڕێکارانە بە تایبەتی لە مەسەلەی جیاکردنەوە و کەمکردنەوەی هاتوچۆوە ترسی ئەوە هەیە کە ئەنجامەکان بەرەو خراپی بڕۆ. ئێستادا بریتیە لە چی؟ بریتیە لەوەی کە دوورکەوینەوە لە یەکتری، ماوەی نێوانمان کەم نەبێت، ینی کەمترین ماوەی نێوان ئەو ئێستا ئێمە وەستاوین مەتر و نوێ بۆ 2 مەتر بێت. ئەمە زۆر گرنگە. پاشان هاتنە دەرەوەکانمان لە ماڵ کەم بکەینەوانێ و کاری پێویست نەبێ نەینە دەرەوە، خۆمان بە دوور بگرین لە قەرەباڵغیەکان لە کاتی ئەوەی کە ئەگەر کەسێک بە ئاشکرا نەخۆش بوو بە تەواوی خۆمانی لێ پارێزین. هەندێک کات بە تایبەتی ئەو کەسانی کە نەخۆشن بۆ ئەوەی خەڵکی بپارێزن پێویستە دەمامک و ئەوانە بەکاربێنن. گرنگیدانی بەردەوام بەخۆ بە پاک و خاوێنی بە دەستشتن بە ئەم پزیشکەش دەڵێت پێویستە هاوڵاتیان بەردەوامی بدەن بە کللتوری تاکپارێزی و خۆپارێزی بۆ ئەوەی ژیان ئاسایی ببێتەوە. بەردەوامی لەسەر ئەو ڕێکارە خۆپارێزیانە وەکو پەیڕەوکردنی پاک و خایانی دوورکەوتنەوە لە یەکتر، دوورکەوتنەوە لە شوێنە قەرەباڵغەکان، نەچوونە دەرەوە هەتا بتوانین هەتا ضرورە نەبوو بۆ شوێنە نەچوون، هەتا ضرورە نەبوو تەنانەت بۆ شتکڕینیش بۆ ئەو شوێنە نەچوون کە بۆ شتکڕینیش چوون شوێنێکی قەرەباڵغ نەبژێنم بۆ نزیک خەڵک بوون، دوور خەڵک بوەستم بۆ هەر کارێکی ڕۆژانم بتوانم بەرکەوتن لەگەڵ خەڵکە کەمکەمەوە دوور بم لە خەڵک، ئەوە ئەبێتە مای ئەوەی کە ڤایرۆسەکە بە شێوەیەکی کتوپڕ وەکو وڵاتانی تر بڵاو نەبێتەوە ئینشەڵا تا ئەگەینە قۆناغێک کە ئەتوانی کۆنتڕۆڵی نەخۆشەکە بکەین. گۆڕەیاڵی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و ڕێکخراوی تەندروستی جیهانی بەردەوامبوون لە پەیڕەوکردنی پاک و خایانی کەسی، بەردەوامبوون لە دوورکەوتنەوە لە شوێنی قەرەباڵغ، بەردەوامبوون لە نەچوونە دەرەوە هەتا ئەتوانین هەتا ضرور نەبوو تەنها ئەو تاکە بچێت دەرەوە کە پێویستەکە کە کارێکی تایبەتی هەیە کە بۆ پەیدا خۆراکی ڕۆژانە ئەگە ئەچێتە دەرەوە لە کاتێکی تایبەت بچێت دەرەوە و ڕوژ نەکاتە ئەو سونانی قەرەباڵغ. بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مەترسی لەسەر جیهان دروست کردووە و هەرێمی کوردستانیش بەدەر نەبووە لەو مەترسیە و سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانیش بەردەوام لە هەوڵدان لە پێناو پاراستنی تەندروستی هاوڵاتیان و داواشیان لێ دەکەن پابەندی ڕێنمایەکان بن. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.